لەژێر ناونیشانی ڕێگەمان ڕێیشکۆمەندیتانە باس لەواکەن کە لەقی سلێمانی سەندیکای هونەرمەندانی کوردستان هونەرمەندێکی گەورەی بەسەر کردەوە کە ئەویش هونەرمەندی گەورە ئاتیەخان ناسراو بە دایکی ئاریانە کە چەندین ساڵە لە بواری هونەریە لە دراما و لە فیلم و لە سینەمایە ڕۆڵی هەیە و خزمەتەکات بە بواری هونەری بۆیە هونەرمەندانی کوردستان بە ئەرکی خۆیان زانیوە بەسەری بکەنەوە. لەقی سلێمانی سەندیکای هونەرمەندانی کوردستان هونەرمەندێکی دی بەسەرکردەوە کە سوپاس و پێزانین و دیاری و چەپکە گوڵی ڕێز و وەفای بەخشیە هونەرمەندی گەورە ئاتیەخان ناسراو بە دایکی ئاریان لە دەستپێکدا سەرۆکی لقی سلێمانی سوپاس و ستایشی هەوڵ و ماندووبوونی هونەرمەندی ناوبراوی کردو و دواتر چەپکە گوڵی ڕێز و وەفای لەلایەن هەڵگورد ساڵح لێپرسراوی ناوەندی فیلمسازی پێشکەشکرا. پاشان دیاری و سوپاس و پێزانینی لقی سلێمانی هونەرمەندان لەلایەن دکتۆر ڕۆژگار کەمال سەرۆکی لقی سلێمانی هونەرمەندان پێشکەشکرا. لە کۆتاییدا ئەندامانی دەستەی لێر هیوای سەلامەتی و تەندروستێکی باشیان بۆ هونەرمەندی خۆشەویست دایکی ئاریان خواست. وەکو ستافی کورسات مەگەزینیش هیوای تەندروستێکی باش هیوای بەردەوامی و لەشساغی بۆ دایکی ئاریان ئەخوازین.